پرسیارێکم هەبوو وەکو دەزانین کە هەر شتێکی خراپ سزای هەبێتن دەبی شتێکی باشش پاداشتی هەبی ئایا منداڵێک فێرە ڕۆتینێکی ڕۆژانە دەکرێتن مەسەلەن بەرنامجێکی مەزبوطی لێدادنێ کە سەعات 9 دەبی بنوی بەردەوام دەبیتن لەسەر ئەو ڕۆتینە بڕواتن یاخود ئاساییە گۆڕانکاریتیدا بکرێ. زۆر سپاس کاکە بڕواجان. وەڵا ئێمە کە ئەڵێن ڕۆتینێکی ڕۆژانە طبعا خۆ دەزانی ئینسان ئەگەر مەکتەبی هەبوو دەوامی هەبوو ئەبێ واجبەکەی جێبەجێ بکات دوای نەخواوی سراحەتەکە بەڵام ئەگەر سوتفە ئوتڵەمان هەیە هاوینەوە نییە دەوام نییە جاران بۆ ئەمانگو سعات هەشت یان نۆ بخەوە بۆەوەی على لەقل حەوت سعات هەشت سعات بخەوێت تێرخەو بێ بەیانی کە سعات حوتی بەیانی هەستا بڕوا بۆ مەکتەب سعاتی هەتا هەش خۆی ئاماداکە و نانەخوا و شت کۆکاتەوە سعات هەش لە ناو پۆلە ئاگەی لە مامۆستابێ و داڵغە لێ نەیە و باوێشک نییە ئەوە لەبەر ئەوە بەڵام کە عوتڵە بوو دەوامی نەبوو سعات حوت هەڵناسێ ئەو کاتە سعات دە هەڵەسێ ئەو کاتێ زۆر احتیادیە ئەگەر لە جاتی 9 سعات 10 و 11 بخەوێ بەڵێ لەو کاتانەیە جەژنە مناسەباتە ئەتواندی ئەم ڕۆتینە کەم بکەیتەوە گۆڕانکاری تیا بکەیت لەبەر بەرژەوەندی مناڵەکە بەڵام کە کاتێک تۆ ئێستا ماوەی یەکترێمە مەکتەب دەست پێکاتەوە ئەگەر دایک و باوک ئێستا ڕۆتینەکەیان تێکگاوە ئەبێ ئیتر هەفتەیە 2 هەفتە پێش مەکتەب هیچ نەبێ هەفتەیە پێشەوە لە سەعات 9 بیخەوێنی بۆی ئەم لەم هەفتەیە ڕابێتەوە ساعە بایۆلۆجیەکەی لەشی ڕابێتەوە بۆی سەعات 7 خەبەری بێتەوە ئامادە بێ بۆ باخچەیە بۆ مەکتەبەوە تا دوایی. زۆر سوپاس کاکە بڕواجان. پاداشت و سزاکەش وەڵا پاداش و سزا لە دنیا و قیامەتە هەیە ئەوە زۆر طەبیعیە